دوای 4 ساڵ هەندەرە بەناوبانگەکەی ئەرجەنتین لە کفری دەرکەوتوێتەوە. ئەو کوڕەگەنجە هەیە کە لە خۆشیە کە ئەرجەنتین مۆندیالی برد، یعنی هەڵەپەڕی و قسەی خۆشێ کرد. لێدوانێکی هەیە ئەو کاتە بۆ ناڕی داوێتی با سێرە و لێدوانە بکەین. بەخوای گەورە 30 ساڵە بکارم ڕۆژەکەم. سەڵاوەتی تایبەت بۆ هەموو لە حەکە بن. من نیشتیمان دوڵم ئەرجەنتینە و یەکەم کوردستانە. چاوتان ماچەکەم. دا ئەم شەو دوای ڕیمۆنتادا و سەرکەوتنە مێژوویەکەی ئەرجەنتین کە لە خۆشییاوە دەنگی ئەمەش نووساوە، ئەوەنە هاوارمان کردووە. بەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بردیەوە و خۆشی و ئەنگێڕانی هەندەرانی ئەرجەنتین لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. ئەم هەندەرە سەرسەختەی ئەرجەنتینیش کە لە مۆندیالی 2022 قەتەر دوای بردنەوەی نازناوەکە خۆشی و ئەنگێڕانی دەنگی دایەوە. ئەم شەویش بە هەمان ڕۆحێت ئاهەنگی بۆ سەرکەوتنەکەی ئەرجەنتین گێڕاوە. دەڵێ بمبەنەوە بۆ ئەرجەنتین. قسەی زیاتری کردووە بە گوێمان لێی بێ بزانین چیڵێ. براکە من تەمەنێکە لەگەڵ ئەرجەنتینم ئەزانم چۆن ئەرجەنتینیارێکە. هەموو کەسێک لەگەڵ فەریق زەعیفە یاریکە ئاواتە، بەڵام سەی ئەرجەنتین کە لەگەڵ ئەنگلتەرا و لەگەڵ فەڕەنسا ئەو عانە من جوابێکی ئەو خەڵکە دەمەوە. زۆر باشە. ڤیددیۆکەی من و تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر بڵاوەکرێتەوە. وابزانم تەرجمەش کراوە، وەرگێڕان کراوە بۆ چەند زمانێکی تر. چی هەستێک تێ کاتی ئەو ڤیددیۆیا بینی؟ سوێن بە ئەڵڵاه کا محەممەد، خەوەرم نوێ چۆن ئەو ڤیددیۆمە کردە و تو چۆن تۆمارت کرا خەوەرم لە خۆم نیعنی لە خۆشیە. لەیرەوشەوە پەیامێکمەیە بۆ ئەو هەموو خەڵکە. ئێمە ڕاضە ئەکەین. هەندێک کەسەیە لە کەناڵەکان و قسەی غەڵەتەکە، من قەت غەڵەت وە کەس ناکەم. یاری تۆپی پێ بۆ خۆشیە. ئێران و عێراق ئەیێنمە بیرت 8 ساڵ شەڕیانگەر ئەم ڕۆی بۆ لای و ئەو هات بۆ لای ئەم. بەڵام ئەمە یاری تۆپی پێیە. ئێمە متمانەمان بۆ ئەرجەنتینەیە. ئیشەڵڵا کاسەکە دووبارەکەن و یادەوەریە تریشەکەین.